یەکێتی نابینایانی کوردستان مەڵبەندی گشتی پەرتوخانەی دەریای دەنگی شەقامی کانێسکان نزیک مزگەوتی قامیشان خوێندنەوەی براتان جیهاد حەمید و ئامادەکردنی کاوە حەسەن. کۆمەڵە چیرۆکی کام حیزب سەردەکەوێت لە نووسینی نووسەر عەزیز نەسین و وەرگێڕانی کاوە فیدا. بەغداد، چاپخانەی ئەزەمان 1991 زاینی. ڕێکەوتی 14/10/2002 زاینی. کورتەیەک دەربارەی نووسەر. عەزیز نەسین یەکێک لە نووسەرە هەرە نێودار و بەڕشتەکانی ئەدەبی جیهانیە و نووسینە تەنزامێزەکانی لە تەواوی وڵاتانی دنیادا زۆرترین لایەنگر و هەواداریان هەیە. عەزیز سەرەتا لە دەرەوەی وڵاتەکەی خۆی نێوبانگی دەرکرد و بۆ یەکەم جار لە پێشبڕکێیەکی جیهانیدا کە لە ساڵی 1956 لە ئیتالیا ئەنجام درا و گەبنووسی 127 وڵات بەشداریان تێدا کردبوو بە چیرۆکی حەمەدی فیل بەڕەندەی میداڵێکی ئاڵتون بوو. لە ساڵی دواتریشدا لە پێشبڕکێیەکی کە لە ئەڵمان ساز کرا بە چیرۆکی جەژنی کردنەوەی کارگە بە پلەی یەکەم سەرکەوت و هەروە لە سۆفیا بە چیرۆکی هاونیشتیمانانی خۆشەویست بە پلەی یەکەم میداڵی ئاڵتونی وەرگرتووە. عەزیز نەسین لە ساڵی 1950 لە جەزیرەی هیبلی لە وڵاتی تورکیا لەدایک بووە. باوکی کرێکاری شارەوانی ئەو جەزیرەیە بووە. ناوی کوڕەکەی نا نەسرەت. بەهۆی ئەوەی کە لە خێزانی ئەواندا تەنها یەک دانە خوێندەواری تێدا نەبوو، جێگای سەرسوورمانە کە بڵێین نەسرەت هێشتا 10 ساڵی تەمەنی تەواو نەکردبوو کە هەوای نووسەری کەوتە مێشکەوە. وەلێ لە بەدبەختی ئەو کە دەیویست دەست بداتە قەڵەم و بێتە نووسەر خستیانە قوتابخانەی سەربازی و لە جێی نووسەری بوو بە سەرباز. لە ساڵی 1933دا کە قانونی هەڵبژاردننی شۆرەت لە تورکیا بڵاو کرایەوە هەرکەس تێدەکۆشا ناوێکی ئەوروپایی بۆ خۆی هەڵبژێرێ، نەسرەت وشەی نەسین کە بە مانای تۆچکارەی دێت بۆ خۆی هەڵبژارد. لە 1938دا بوو بە ئەفسەر و کاری نووسەریشی هەر بۆ ئەو دەورانە دەگەڕێتەوە. بەهۆی ئەوەی نەیدەتوانی نووسینەکانی بەناوی خۆیەوە بڵاو بکاتەوە بە ناوی باوکیەوە، عەزیز نەسین دەستی کرد بە بڵاوکردنەوە و لە ئەنجامدا ناوەکەی بەسەردا بڕە. لە ساڵی 1944دا دەستی لە سوپا کێشایەوە و بەکاری ڕۆژنامەگەریەوە خۆی خەریک کرد. بڵاوکراوەیەکی بە ناوی تان بڵاو دەکردەوە کە لە ماوەیەکی کەمدا جێگای خۆی لە ناو خەڵکدا کردەوە، بەڵام هێندی نەخایان قەدەغە کرا. لە زۆربەی گۆڤار و ڕۆژنامەکاندا بە ناوی نەهێنی شتی بڵاو کردوەتەوە. 2 جار زەماوەندی کردووە و 4 منداڵی هەیە و ئێستا تەنیا دەژی. تا ئێستا زیاتر لە 2000 کورتە چیرۆک و 53 کتێب و 7 نمایشنامەی نووسیوە و بۆ زۆربەی زمانە زیندوەکانی دنیا وەرگێڕدراون. چیرۆکی یەکەم گرێکوێرەکان. لە وڵاتی ئێمەدا تەنها دەوڵەمەندەکان دەتوانن بە ئارەزووی دڵیان بگەن. سەردەمی منداڵیان بە یاریکردن و خۆشحاڵی بەسەر دەبن. تەمەنی گەنجێتیان لە تەواوی خۆشبەختی و کەیف و سەیفدا دەگوزەرێنن. دەورانی پیریشیان بە ڕاحەت و ئارامەوە بەڕێ دەکەن. باقی کەسانی دیکە تەواوی زیندەگیان لە بێکاری و هەژاریدا بەزایە دەچێ. من یەکێک لەو کەسانم کە نە لە تەمەنی منداڵی و نە لە گەنجێتی شتێک لە خۆشی و لەزەت حاڵی نەبووم و هەر بەو جۆرەی کە لە منداڵیەوە هێناومە دیارە دەورانی پیریشم خێردار نابێت. ڕاستیان گوتووە ڕایەخی بەختی کەسێک کە ڕەشبوو بە شوشتن سپی نابێتەوە. گرێکوێرێک کە لە دەورانی منداڵیمدا نەمتوانیوە وەکو منداڵانی دیکە بژیم، ئێستاش بۆم ڕوون نەکراوەتەوە و لە یادم نەچووە. ئێستاش شەوانە بە یادی یەک بابەتی یاری منداڵانەوە سەردەنێمەوە. سەر تا پای دەورانی منداڵیم بە ئاواتەوە بووم تۆپێکی نایلۆنم هەبێ کەس نەبوو بۆم بکڕێ. لە یادمە ساڵێک لەگەڵ دایکم لە ڕۆژی جەژندا چوینە ماڵی یەکێک لە دەوڵەمەندەکان. منداڵەکەیان ئەوەندەی ئەسبابی یاری هەبوو کە نەمتوانی بزانم چەند زۆرن.
یەکدانە ترومبێلی منداڵانە کە بە پیل ئیشی دەکرد لە هەمووان زیاتر سەرنجی ڕاکێشام. زۆر حەزم دەکرد لە نزیکەوە تەماشای بکەم و دەستێکی لێدەم. داکم بە تووڕەیی هاواری کرد، دەستی نەکەیەی خراپی دەکەی. خێرا لێی دوورکەوتمەوە. ئێستاش لە دوای 40 و ئەوەندە ساڵە ئەوە ڕۆژەم هەر لە یادە. هەموو کات لەو فکرەدا بووم کە هەر کات پارەم بوو ئەوەندە یاری جۆرا و جۆر دەکڕم بەقەدەر یەک دنیا. هەر کاتێک ئارەزوم کرد یاریان پێ دەکەم. شەو ڕۆژ دەستیان تێوەردەدەم، لە بەردەم ڕیزیان دەکەم و تا لێیان وەڕز دەبم تێیان ڕادەمێنم. بەڵام ئەفسوس ئێستاش ئەو ئاوات و ئارەزوانم لە شێوەی خەون و خەیاڵدا بە بەرچاودا دێن و دەچن. لە وڵاتی ئێمە ڕۆژێک تایبەتە بۆ جێژنی منداڵان ئەو ڕۆژە دەرگای تەواوی دایرە و قوتابخانەکاندا دەخرێن و پشووی گشتیە. لەگەڵەوەشدا دەوڵەت بەرنامە و ئاهەنگی جۆرا و جۆر بۆ منداڵان ئامادە دەکات کە لەوێشدا تەنها جێگەی منداڵی دەوڵەمەندان هەیە. ڕۆژی جێژن لە بەر نووزە و کروزانەوەی منداڵەکانم حوسڵم لەبەر بڕابوو. نەجێگایەکم شک دەبرد بیان بەم و نەحاڵی گیرفانیشم چاک بوو جێژنیان بۆ ساسکەم. ناچار بەتەنیا لە ماڵوە دەرکەوتم و بەرەو ماڵی یەکێک لە برادرانم کە دکتۆرە ملی ڕێگام گرت. ئەویش لە تەنهایی بێزار بوو. خانمەکەی منداڵەکانی بردبوو بۆ گەشت و ئاهەنگی جێژن. دکتۆر لە 7 تەبەقەی ئاسمان بە دوای ڕەفیقێکدا دەگەڕا. کە گەیشتماوێ لە دیتنم خۆشحاڵ بوو. لە بەرامبەر پەنجەرەیەک کە بەسەر بازاڕیدا دەڕوانی دانیشتین. بەدەم قسەکردنەوە تەماشای دەرەوەمان دەکرد. هاتوچۆکەم بوو تەنها جارجار چەند ترومبێلێک ڕەت دەبوون. لە ڕاڕەوەکەی بەرامبەرمان پیاوێکی 30 ساڵەی کەشکۆڵبەشان لە کاتێکدا کە نوقمی دەریای خەیاڵ ببوو وردە وردە بە ڕێگادا دەڕۆیشت. لەپڕ لە پەنجەرەی ترومبێلەکەوە میزڵدانێکی فوتیەکراوی منداڵان کەوتە خوار و لە دوای ئەوەی چەند جارێک هەڵبەز و دابەزی کرد لە بەردەمی کابرای کەشکۆڵبەشان گیرسایەوە. کابرا چاوی بە میزڵدانەکە کەوت، خێرا پەلاماری دا و دەستی کرد بە یاری پێکردنی. بە شەق تێی هەڵدەدا، کەللەی بۆ ڕادەگرت، بەدەست حەوای دەدا. بە جۆرێک کەوتە یاریکردن کە ئاگای لە هیچ کەس و هیچ جێگایەک نەمابوو. شەقێکی دیکە بەرزکردنەوەیەک کەللەیەکی دیکە. لە ئەنجامدا میزڵدان تەقی و پارچە پارچە بوو. کابرا کەمێک ڕاوەستا، خەم دایگرت، پاش تۆزێک پارچەکانی هەڵگرتەوە و لە کاتێکدا کە درێژەی دایەوە بە ڕۆیشتن بەدەم ڕێگاوە گڵۆپی بە پارچەی میزڵدانەکە دەکرد. دکتۆر پێدەکەنی، بە جۆرێک پێدەکەنی ئاو لە چاوی دەهاتە خوار. دێم پرسی بەچی پێدەکەنی، لە بەرتەوژمی پێکەنی نەیتوانی وەڵامم بداتەوە. ناچار منیش لەگەڵی کەوتمە پێکەنی. ها 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 هی هو. کاتێک لە پێکەنین کەوتین، دکتۆر بەسەرهاتێکی سەیری بۆ گێڕامەوە و گوتی: چەند ساڵێک لەمە پێش لە یەکێک لە نەخۆشخانەکانی شاری بۆرسا کارم دەکرد. شەوێک کە یەشکگر بووم، لەگەڵ ئەوەشدا کە زۆر درەنگ خەوتە بووم کە چیمەلابانگدان خەبەریان کردمەوە. بە ناڕەحەتیەوە پرسییم چ ڕوویداوە. 6 نەخۆشیان هێناون. خۆم گۆڕی و چوومە ژووری نەخۆشەکان. 6 نەخۆش کە لە حاڵێکی خراپدا بوونە و نەیان دەتوانی قسە بکەن خێرا خێرا دەڕشانەوە. لێم پرسین چیتانە؟ دەنگ لە هیچیانەوە نەهات. سەرەتا بیرم کردەوە کە حتمەن ئەوانە خواردنی خراپیان خواردووە و تەسەمومیان کردووە و بێجگە لە ڕشانەوە نیشانەیەکی دیکەی تەسەمومیان پێوە دیار نەبوو. یەک دەرزیم بۆ کردن هێدی بوونەوە و خەویان لێکەوت. کەس نەیدەزانی چیان بەسەر هاتووە. هەر ئەوەندە دەزانرا کە بەرەبەیان پۆلیس بە ئامبۆڵانس هێناونی. دوای 12 سەعات یەک لە دوای یەک بێدار بوونەوە. یەکێکیان کە چاوی هەڵێنا دەستی بە قسە کرد و گوتی: لە پشت پارێزگاوە باخچەیەکی منداڵان هەیە. من چاودێری ئەو جێگایەم و 3 ساڵە لەوێ کار دەکەم. هاوینان ئەو باخچە تانیوەی شەو کراوەیە و منداڵان لەگەڵ داک و بابیان دێن و سەرگەرمی تەنافبازی و سواری چەرخ و فەلەک و جۆرەها یاری دەبن. چەرخ و فەلەکی باخچەکە 1 دەقیقە لە کار ناکەوێ، تەنانەت گەورەکانیش بە بیانووی منداڵەکانیانەوە سوار دەبن. دەنگی قاقای پێکەنینی ژنان و کچان تا ناوەڕاستی بازاڕ دەڕوات. ساڵەها بوو ئارەزوم لێبوو 1 کەڕەت سواری چەرخ و فەلەک بم. ئەو ئارەزووە هەموو کات وەکو خۆرە ڕوحی دەخواردم. چەندین جار دەچوومە پێش و دەمەویست سوار بم. کاتێک تەماشای سەر و ڕیشی خۆم دەکرد، ناچار دەکشامەوە و لە ڕوون نەدەهات.
شەوانە لەگەڵ چەند هاوکاری دیکەم لە گۆشەیەکەوە دادەنیشتین و تەماشای یاریەکانمان دەکرد. دوێنێ شەو نزیکی نیوە شەو کە دەمویست دەرگای باخچەکەدا بخەم و بەرەو ماڵ بمەوە چەند برادەرێکم پەیدا بوون. سەرەتا زۆر سەیرم پێهات کە بەو نیوەشەوە لە چ دەگەڕێن و کاریان چییە، بەڵام میوان بوون و نەدەکرا ڕێگان نەدەم. ناچار دەرگام کردەوە و هاتنە ژووری باخچەکە. کەمێک دانیشتین و چەند قسەیەکمان کرد. یەکێک لەوان کە ناوی عەبدوڵڵایە گوتی چ دەبێ ئێمەش جارێک سواری چەرخ و فەلەک بین. دەست بەجێ لە مەبەستی هاتنەکەیان گەیشتم و گوتم پیاوی باش، شەرم ناکەی مەگەر ئێمە منداڵین سواری چەرخ و فەلەک بین. ئەحمەد کە یەکێکی دیکە لە برادەرانم بوو گوتی جانم هیچ عیبی تێدا نییە. ئەوانی دیکە شەریەکە و بە جۆرێک پشتیوانیان لێکرد. یاڵڵا بچین سوار بین، کارێکی زۆر بەجێ با بچین. با لێتان نەشارمەوە، خۆشم لەوان زیاتر ئارەزوم لێ بوو سوار بم. ناچار گوتم یاڵڵا کوڕینە با بچین سوار بین، هەرچی دەبێ بێ کە ڕەتێک هیچ نییە. خێرا خۆمانگەیاندا چەرخ و فەلەک و هەریەکە لە کورسیەک سوار بووین. ئێستا نەماندەزانی چۆن وە ئیشی خەین. یوسف کە بەتەمەن لە هەمومان چکۆڵەتر بوو خوێندنی چاکیشی خوێندبوو گوتی من دەزانم چۆن ئیش دەکات. ئەوە بە کارەبا دەسوڕێ، سویچێکی هەیە دایدەگری دەست بە سوڕانەوە دەکات. یوسف ماوەیەک بە دوای سویچەکەدا گەڕانەی دۆزیەوە گوتی برادەرینە با بۆسبەینێ بێ بە ڕووناکی باشترە، زۆر چاکە با بینە خوارێ چار نییە. ئێمە لەو قسانەدا بووین لە پڕ چەرخ و فەلەک کەوتە سوڕان. تۆمەڵە یوسف سویچەکەی دۆزی بۆوە. عارف کە لە پێش سوڕانی چەرخ و فەلەکەکە خەریکی دابەزین بوو و قاچێکی لە زەوی و ئەوی دیکەی لەسەر کورسیەکە کەوتە سوڕانەوە. هاواری لێ هەستا ئەگەر من نەمگرت بایەوە مێشکی سەری دەپرجا. سەرەتا هێدی دەسوڕا، وردە وردە سورعەتی زیادی کرد. ئەوەندە خۆش بوو باس ناکرێ. هەمومان کەیفمان دەکرد و پێدەکەنین. لەگەڵ هەر سوڕێکدا پێکەنین زیادی دەکرد. پێم گوتی ناکەسینە، ماڵی پارێزگار نزیکە، پۆلیسخانەشمان لە تەنیشتە گوێیان لێبێ باوکمان لە گۆڕ دەردەهێنن. بەڵام ئەو قسانە کاری نەدەکرد. لە حاڵێکدا بووین کە نەدەکرا پێ نەکەنین، بۆ خۆم لە هەمووان زیاتر پێدەکەنین. چەرخ و فەلەک فڕفڕ دەسوڕا و ئێمەش قاقا پێدەکەنین. ماوەیەک لە هەوادا سوڕاینەوە. چەرخ و فەلەک هەر سوڕێکی دەکرد و سورعەتی زیادی دەکرد. کاتێک بە خۆمانزانی ئەوەندە خێرا دەسوڕێ خەریکە لە کورسیەکان دەردەپەڕین. دەترسان پێکەنینمان لە بیر چووەوە. توندخۆم گرت و هاوارم کرد. یوسف کوڕە خێرا کە سورعەتەکەی کەمکەوە. یوسف کە لە ترسان ددانی نەدەگرت و نەیدەوێرا دەست لە کورسیەکە بکاتەوە گوتی نازانم سویچەکەی چی لێ هات، دامە بەزە وا دەسوڕێت چاوم هیچ نابینێ. هەمووان دەستیان کرد بە هاوارکردن. یوسف وەجاخت کوێر بێتەوە ڕایگرە. کوڕە بێشەرم هۆپیکە سرم خەریکە گێژ دەبێ. یوسف گیان حاڵم تێک چوو هێواشیکەوە. یوسف کە خۆشی لە هەمووان خراپتر بوو وەڵامی داوە گوتی ناتوانم ڕایگرم. ئەدی چارسیە دوعا بکەن کارەبا بکوژێتەوە گینا تا ڕۆژی قیامەت دەبێ بسوڕێنەوە. ئێستا قسەی یوسف تەواو نەبوو بوو کە دیتم لەسەر سەرمەوە شتێک هەڵدەژێ. خوایە ئەوە چییە؟ تومەز نەفەری کورسەکەی سەرەوەم خەریکی ڕشانەوە بوو. حاڵم وردەوردە تێکچوو بوو. کاتێک ئەوەشم دیت خۆم بۆ ڕانەگیرا و هەرچی لە مەعیدەمدا بوو لە گەرومەوە جۆگەلەی بەست. تەواوی برادران دەستیان بە ڕشانەوە کرد. قیق و قیخ. هەر شەشمان یەک لێک خراپتر بووین. نازانم کامیان بوو هاواری کرد. برادەرینە گردنم ئازادکەن، من خەریکم دەمرم. دەستم بە شادەهێنان کرد. عیزرائیل بە بەرچاومدا دەهات و دەچوو. گاڵتە نییە بنیادەم لە بەرزی 15 میتر بە چەشنی با بە دەوری خۆیدا بسوڕێتەوە. خوا دەوامی بنیادەم نەدا. لانی کەم با ئەو دەستگایە بە بەنزین کاری کردبایە. ئومێدی ئەوەی دەبوو بەنزینی لێ ببڕێ و ڕاوەستێ. بەڵام ئێستا چی؟ عەبدوڵڵا وەکو لە چاڵێکدا هاوار بکا گوتی کوڕینە با هەمومان پێکەوە هاوار بکەین و داوای یارمەتی بکەین. ئەحمەق نابینی بەرامبەرمان ماڵی پارێزگارە، تەنیشتمان پۆلیسخانەیە، چۆن دەکرێ هاوار بکەین؟ عەبدوڵڵا کە خەریک بوو ڕۆحی لە کونی لوتیەوە داهاتە دەر بە هەموو هێزی هاواری کرد. یارمەتیمان بدەن دەفریامان کەون.
بەڵام دەنگی بەگوێی کەس نەگەیشت. لە دوای ئەوە گوێم لە دەنگی عەبدوڵڵا نەبووە. یوسف دەستی بە هاوار و داد کرد و ئەویش دوای کەمێک بێدەنگ بوو. من چ کاتێک بێهۆش بووم نازانم. ڕاستی کاتێک چاوم کردەوە و ئێوەم بە جلوبەرگی سپیەوە بینی وامزانی لە گۆڕدام و ئێوە نەکیر و منکرن. دیار بوو ئەو بێچارانە بە درێژایی شەو بە دەوری خۆیاندا سوڕابوونەوە و بەیانی کە دنیا ڕووناک بوو یەکێک کە لەوێوە ڕەت دەبێت چاوی پێیان دەکەوێ و پۆلیس ئاگادار دەکاتەوە. هەر شەشیان ماوەی 2 مانگ لە نەخۆشخانە کەوتن. یەکێک لەوان کە زۆر پیر و ئوفتادە بوو هەر لە نەخۆشخانە مرد. دوانیان تووشی شەلەل بوون و تەنها 3 دانەیان چاک بوونەوە کە بێشک ئەوانیش 1 ساڵ لە تەمەنیان کەم ببووە. لە پەنجەرەوە تەماشای دەرەوەم کرد. هات و چۆی ناو بازار زیادی کردبوو. دایک و باوکان منداڵەکانیان لە جێژن و ئاهەنگ دەهێناوە. بەدەست منداڵانەوە میزڵدانی ڕەنگاوڕەنگ دەبینرا. دیسان ئەو ئارەزووە دیێرینم و بیر هاتەوە. وەختێک گەورە بووم میزڵدانی ڕەنگاوڕەنگ دەکڕم. ئەوەندە ئەسبابی یاری دەکڕم نەژمێرێ. ئەوە تەنها ئارەزووە و بەس. لە وڵاتی ئێمە تەنها دەوڵەمەندەکان بە ئارەزوەکانیان دەگەن. چیرۆکی دووەم کام حیزب سەردەکەوێت؟ هەموو خەڵکی شارەکەمان پێیان وابوو کە موراد بەگ مەسەلەکە لە هەمووان باشتر دەزانێت. من موراد بەگم باش دەناسی. لە یەکەم ڕۆژەوە کە هاتمە ئەم شارە پێش هەموو کەس ئەوم ناسی، تەنانەت چەند شەوێکیش لە ماڵی ئەو مامەوە. موراد بەگم لە یەکێک لە چاخانەکان دۆزیەوە. لە دوای چاک و چلۆنی گوتم: موراد بەگ، هەموو خەڵک لەو بڕوایەدان کە تۆ لە تەواوی مەسەلەکە ئاگاداری. ئەگەر وایە بڵێ بزانم لە هەڵبژاردننی داهاتوودا کام حیزب بەرەندە دەبێت. ناکرێ پێشبینی بکرێت تا ڕۆژی دوایی کەس نازانێت. بە نەزەری تۆ حیزبی ئەکسەریەت بەرەندە نابێ؟ نەگیانە ئەکسەریەت و ئەقەلیەت لە هەڵبژاردندا نییە. گوێت لێبێ بۆت بجێڕمەوە. سیگارێکی داگیرساند و نەختێک جێگای خۆی خۆش کرد و دەستی پێکرد. لە دەورانی پێشوودا لە مەملەکەتی ئێمە ڕێکخراوێک بە ناوی حیزبەوە نەبوو و کەس نەیدەزانی حیزبێنە چییە. خەڵک تەنها حکوومەتیان دەناسی و هەموو شتێکیان لە دەوڵەت دەخواست. وەردەوەدا حیزبێنە پەیدا بوو. چاک لە بیرمە ڕۆژێک کامیل بەگی بەقاڵ هاتە لام و گوتی: موراد، وەرە با پێکەوە لقی حیزبێک لە گەڕەکەکەمان بکەینەوە. من کە تا ئەندازەیەک لە ماهیەتی حیزبەکان گەیشت بووم گوتم: کامیل بەگ، مەگەر حیزب بە فرفرۆشتنە کە تۆ دەتەوێ لقێکی لە گەڕەکەکەمان بکەینەوە. بڕۆ گیانم دوای کاری خۆت بکەوە و واز لەم قسانە بێنە. لە دوای ئەو کاک ڕەزا هاتە لام و گوتی: چۆنە بۆ خۆمان حیزبێک دامەزرێنی؟ من لە چەند کەسێکی شارەزا بەڵێنی یارمەتیم وەرگرتووە تەنها تۆ لەگەڵم بە، چونکە تۆ خەڵک زۆر دەناسی و قسەت قبول دەکەم. گوتم: کاکە ڕەزا، لە ڕێی خودا دەستم لە یەخەکەوە توانای ئەو کارانم نییە. نەبادا وەکو جاری پێشوو چەند ساڵێکی دیکە زیندانی بخۆم. کاک ڕەزا بە زەردەخەنەوە گوتی: موراد بەگ، هێندە ناهومێد مەبە. ئەو کاتە شتێکی دیکە بوو. مەملەکەتمان ئێستا زۆر گۆڕاوە. ئێمە کە تەواوی ئازادیمان هەیە، قانون دەڵێ حیزب بۆ خۆتان دروست بکەن، ببنە ئەندام. سرد نەیەشێنم. هێندەی لە بنگوێی خوێندم، ڕازی بووم و ئێستا بە تەواوی حیزبەکەمان دروست نەکردبوو کە ئەندامانی تەواوی حیزبەکانی دیکە لە شارەکەماندا وازیان هێنا و لە حیزبی ئێمەدا خۆیان نێونووس کرد. دەفتەرداری حیزبەکەمان ماوەی نەبوو سەری خۆی بخورێنێ. بە زەحمەت دەیپەروە ناوی خەڵک بنووسێ. خەڵکیان دەڕوویان تێکردین کە بەڕاستی من ناڕەحەت بووم. ناڕەحەتیەکەم بە ڕەزا گوت کە سەرۆکی کۆمەڵەکەمان بوو. ڕەزا دەمێکی بۆ تەقاند و گوتی: ناڕەحەت مەبە، چونکە چەند ئەنداممان زۆرتر بێت، قەدر و قیمەتی حیزبەکەمان بەرزتر دەبێتەوە. لەو حاڵەدا دەوڵەتیش ناچار دەبێ یارمەتیمان بدە. هاتنی خەڵک بۆ نێونووسین هەر درێژەی هەبوو. لە هەر 4 قولینچکی وڵاتەوە بروسکەی پیرۆزبایی بۆ حیزبەکەمان دەهات. لە هەمووی گرنگترەوە بوو خەبەر هات کە سەرۆکی حیزبەکەمان بۆ چاوپێکەوتنی ئەندامان لەم ڕۆژانەدا تەشریف دێنێ. ڕەزا بەگ خێرا دووسێ کۆبوونەوەی ساز کرد و لە بینی قسەکانیدا ئەو موژدەخۆشەی بە ئەندامانی حیزب ڕاگەیاند:
ڕۆژی هاتنی سەرۆکی حیزب ژن و پیا و پیر و جوان گەورە و بچووک هەردووک بەری ناو بازاڕیان پڕکردبوو بە بێئارامیەوە لە چاوەڕوانی سەرۆکی حیزبدا دەقیقە بژێریان دەکرد. تا کاتی هاتنی سەرۆک وامان دەزانی ڕەزابەگ باشترین قسەکەری دنیاە، بەڵام کاتێک سەرۆک دەستی کرد بە قسەکردن ئەو جار زانیمان قسەکردن چۆنە. قسەکانی سەرۆک سەرەتا خەڵکەکەی وەکو هەوری بەهار هێنایە گریان و لە دواییدا خەڵکەکەی بە جۆرێک هێنایە پێکەنین کە هەمویان لەسەر گازی پشت کەوتبوون. لە دوای قسەکردنێکی دوور و درێژ سەرۆک هاتە بارەگای حیزب لە ڕێگا لە ڕزای پرسی: خەڵکی ئەم شارە چەند نەفەرن؟ 24,000 قوربان. ئەوانەی ڕێی نادەن لە ڕیزی بنیادەم حیسابیان مەکە. ڕێی دەرەکان چەند نەفەرن؟ نزیکەی 12,000 دەبن. چەند ئەندامتان هەیە؟ خۆی لە 9,000 دەدات. سەرۆک بە خۆشحاڵیەوە گوتی: کەواتە ئێمە بەرەندە دەبین، ئەکسەریەت لەگەڵ ئێمەیە. چەند ڕۆژ دوای ڕۆیشتنی سەرۆک نۆرەی چالاکی حیزبی ڕەقیب هات. ڕۆژێکی سەرۆکی حیزبی ئەوان هاتە شارەکەمان، نازانی سەرۆکی ئەوان لە قسەکانیدا مەحشەرێکی بەرپا کرد. تەنانەت ڕۆژی عاشوراش خەڵک هێندە نەگریاون. زۆر بە سۆزەوە قسەی دەکرد، سەری دەجوڵان، دەستی حەوا دەدا، قسەکانی بەماناوە دەکرد. دەیگوت: ئاو نیشتمانانی عەزیز، لایەنگرانی فیداکار، ئەگەر ئێمە لە هەڵبژاردندا بەرەندەبین و دەوڵەت بەدەستەوە گرین، بەڵێنتان دەدەمێ هەر یەکێک لە ئێوە 1000 دانە لیرەی سوور وەردەگرێت. کاتێک خەڵک ئەوەیان بیست لە حیزبی ئێمە کەوتنە ڕاکردن و پاشەکشە، بە جۆرێک بەپەلە لە ئێمە دوور کەوتنەوە کە هیچ لەشکرێکی شکاو لە بەرامبەر بۆمب و دەسڕێژدا ئاوا ڕاناکات. سبەی بەیانی کە چوومە بارگای حیزب، ڕەزابەگ وەک ئەوەی ددانی ژان بکات هەردوو دەستی خست بووە ژێر چەنەگەی و ڕنگ و ڕووی پێنەمابوو. لێم پرسی: خوا خراب نەدا، ناکات ددانت بێشێ؟ ددانێشانی چی؟ خۆزگە مێشکم دەردەهات و ئەو ڕۆژەم بە چاوی خۆم نەدەدیت. چ دەردێک لەوە خراپترە تەواوی ئەندامەکانمان ڕۆیشتون. بە جۆرێک ڕاستڵەکیم وەکو خەبەری مەرگی خۆشەویستترین کەسیان پێدابم پرسیم: هیچ کەسمان نەماوە؟ من و تۆ و دەرکەوان ماوین. من لە حاڵێکدا کە تفی دەمم وشک ببوو گوتم: ئێستا چارچیە؟ کەمێک سەبرکە، تەلەگرافم بۆ سەرۆک کردووە بزانین ئەوان دەڵێن چی. شارەکەمان بە جۆرێک شڵەقا بوو، هەرمەپرسە. خەڵک ئێستا 1000 لیرە بەخشەکەیان وەرنەگرت بوو، دەستیان کرد بە شت کڕین. هەرکەس بە قەرزی 1000 لیرەکە شتی دەکڕی. چەند ڕۆژێک بەو جۆرە تێپەڕی سەرۆکی حیزبەکەمان بە بێ ئاگادارکردن هاتە شارەکەمان. هەرکە لە ترۆمبێلدا بەزی چووە پشت بڵنگۆ و دەستی بە قسە کرد. دوای ئەوەی ماوەیەک خەڵکی گریاند و پێکەناند، گوتی: خۆشەویستانی من، هاوشاریانی بنرخ، گوایە پیاوێکی لە خۆڕادیت و بەڵێنی بە ئێوەداوە کە بە هەر کامێکتان 1000 لیرە بدات. شەکری خوارد، بە خودا درۆی عرزکردون. کێ دەڵێ ئەوان بەڕەندە دەبن و دەوڵەت بەدەستەوە دەگرن تا بەڵێنەکەی بێنێتە جێ؟ وەرنە حیزبی ئێمە و لە هەڵبژاردندا دەنگمان بۆ بدەن. من بەڵێنتان دەدەمێ هەر یەکێک لە ئێوە 2000 دانە لیرەی کاش وەردەگرێت. برا لە بارگای حیزبەکەمان کە تا ڕۆژی پێشتر سیسرکە لە ژوورەکانیدا دەخوێند، هەر لە دوای قسەکردنی سەرۆک جگە لە 9000 ئەندامەکەی خۆمان کە گەڕانەوە 2000 کەسی دیکەش لە حیزبەکەی دیکەوە هاتنە لای ئێمە. ڕەزابەگ لە خۆشیان خۆی بە پێوە ڕانەدەگرت و دەیگوت: سەرکەوتنمان مسۆگەرە، دەوڵەت دەکەوێتە دەست ئێمە. لەو ڕۆژەوە بازاڕ برەوی زیاتر پەیدا کرد. هەرکەس هەر شتێکی چاو پێکەوت با خێرادەی کڕی و بە یەکتریان دەگوت: ئێستا کە خواناردویەتی بۆ خەرج نەکەین. هێندەی نەخایان سەرۆکی حیزبی ڕەقیب خۆی گەیاندەوە شار، پارەکەی زیاتر کرد و گوتی: هەر ئەندامێک لە خێزاندا 2000 لیرە وەردەگرێت، چ منداڵ بێت چ گەورە، جیاوازی نییە. بەو بەڵێنە دیسان حیزبی ئێمە کەسی بەدەستەوە نەما. ئەندامان هەموو ڕویان کردەوە حیزبی ڕەقیب. ڕەزابەگ بە ناومێدیەوە گوتی: ئیدی ناتوانین هیچ بکەین. خەڵک کە 20 هەر نەفرێک لە خێزان 2000 لیرە وەردەگرێ، بە جارێک دەستیان لە کار و کاسبی هەڵگرت و کەوتنە خەرجکردن. کار گەیشتە جێگایە کە نێونووسی دایرەی نفوس فریانە دەکەوت شوناسنامە بۆ خەڵک دەربکات.
لەو کاتەدا کە من و ڕەزابەگیش خۆمان ئامادە کردبوو لە حیزبی ڕەقیبدا خۆمان بنووسین دووبارە حیزبی ئێمە گەشەی کردەوە و جێگری سەرۆکی حیزبمان و چەند ئەندامێکی دیکە هاتنە شارەکەمان و جێگری سەرۆک لە قسەکانیدا بە خەڵکی گوت. هاونیشتمانانی محتەرەم، حیزبی ئێمە لە دوای سەرکەوتنی ئامادەیە جگە لە 2000 لیرە 100,000 لیرەش بە ناوی جایزە و بە ناو ڕاکێشامدا بە یەکێک لێەوە پەلە بکەن و تا درەنگ نەبووە لە حیزبی ئێمەدا ببنە ئەندام. ڕۆژی دواتر ژمارەی ئەندامانی ئێمە گەیشتە 13,000 کەس. ڕەزابەگ لە خۆشییان لە کەوڵی خۆیدا جێگای نەدەبووە. ڕوون تێکرد و گوتم خوددا بکاڵ بژاردن دەست پێ بکات و پێشهاتنی نمایندەی حیزبی ڕەقیب کۆتایی هات بە، وەلێ ئەو ئارزوەشمان بوو بە بڵقی سەر ئاو و بەهاتنی نمایندەیەکی حیزبی ڕەقیب و زیادکردنی پارە و جایزەی زیاتر دیسان حیزبەکەمان پەکی کەوتەوە و ژمارەی ئەندامانی حیزبی ڕەقیب گەیشتە 18,000 کەس. لە ڕەزابەگم پرسی ئەو هەموو خەڵکە حیزبیە لە شارەکەمان نەبوون، حیزبی ڕەقیب ئەو هەموو ئەندامەی لەکوێ هێنا؟ بێشک بۆ وەرگرتنی پاداشت و جایزە خەڵک نێوی ژن و منداڵەکانیشیان نووسیوە. لە حاڵێکی خراپدا گیرمان خواردبوو. ڕۆژی هەڵبژاردن نزیک دەکەوتەوە، ئەگەر پارەی حازریشمان بەسەر خەڵکدا بەشی باوە تازە فریانە دەکەوتی. من کە حاڵەکەم ئاوادیت خێرا چووم لە حیزبی ڕەقیبدا خۆم نێونووس کرد. ڕەزابەگ 1-2 ڕۆژ مایەوە بەڵکو سەرۆک کارێک بکات کەچی لە هەردووک دینەکە بوو، ئیدی جێگای ناونووسین نەما. موراد بەگ مژێکی قوڵی لە جگەرەکەی دا و پرسی باشە برادەر، ئێستا بە نەزەری تۆ کام لەو دوو حیزبە سەر دەکەوێ؟ ئەوەی 18,000 ئەندامی هەیە یان ئەوەی هیچ ئەندامی نییە؟ بەبێ دوودڵی گوتم حتمەن ئەوەی 18,000 ئەندامی هەیە. موراد بەگ بزەیەکی گاڵتە ئامێزی کرد و گوتی دیتت بە هەڵەچووی؟ لەو هەڵبژاردنەدا ئەو حیزبەی کە من و ڕەزابەگ دروستمان کرد و تەنها ناوی ڕەزاش مابوو بەرەندە بوو. دەزانی بۆ؟ چونکە فکری خەڵک لەگەڵ کردەوەیان جیایە. ڕاستە کە حیزبی ڕەقیب پارەی زیاتری دەدا و خەڵک هەموو لایەنگری ئەو بوون، بەڵام دەنگیان بۆ حیزبێکدا کە باوەڕیان پێ هەبوو. تەنانەت منیش ئەو کارم کرد. هەر بەو جۆرەش برالە ناکرێت لە هەڵبژاردنی ئەم ساڵ قسە بکرێت. چیرۆکی سێەم، پێڵاوی پاژنەدار. سافی تازە ژنی هێنابوو، ماڵی بردبووە خانوویەکی تازە. بەو بۆنەوە داوەتنامەیەکی بۆ ناردم. کاتێک داوەتنامەکەم خوێندەوە کەوتمە بیری ڕۆژانی ڕابردوومان. سافی پیاوێکی دەوڵەمەند بوو، وەلێ وەکو هەر ئینسانێکی دیکە لە بەدبەختی و چارەڕەشی بێبەش نەبوو. لەو بنیادەمانە نەبوو کە ساغ و سەلامەت بێت و لە شولارێکی گۆشتن و چاوگەش و ڕوومەت سوور بێت. نە، ڕەنگ و ڕوویەکی مردوانە و قەڵافەتێکی لاوازی هەبوو و هەمیشە بە دەست نەخۆشیەوە دەتلایەوە. تەواوی ژیانی بە دکتۆر و داو دەرمانەوە بەند بوو. خوڵاسە پیاوێکی بەدبەخت بوو. 6 مانگ لەمە و پێش هاتەلام و گوتی تۆ مامۆستا و ڕێنیشاندەری منی، پێم بڵێ بزانم ژن بهێنم یان نە. سەرسوڕمان ئەو ڕۆژەم ئێستاش لە یادە. پێم گوت سافی گیان ئەگەر دەتەوێت خەڵک پێت پێ بکەنێت چاکە، ئەگەر نا تۆ ژن دروست وەکو ئەرزوو ئاسمانن ناتوانن پێکەوە بگونجێن. بەڵام ئاخرەکەی سافی ژنی هێنا. دوای ئەوەی ماڵی ڕێخست بانگێشتی کردم و لە نامەکەیدا زۆر تکای کردبوو کە دەبێ بچم. هەر چۆنێک بێ بەرەو ماڵی سافی ملی ڕێگام گرت. لە دەرگامدا سافی خۆی دەرگای لێکردمەوە. دوای دەست لە ملکردن و چاکخۆشی بردنی بۆ ژووری دانیشتن. سافی هێندە لە پێش چاوم گۆڕابوو. هەرمە پرسە. لێم پرسی زۆر لاواز بووی سافی، چ خێرتە نەخۆشی؟ وەلێ بریا نەخۆش بایە. تەواوی ئێسقانەکانی دەم و چاوی دەرپەڕی بوون، لێوەکانی وشک و بێددان چاوی بە قوڵدا چوو بوون. سافی دەستی کرد بە تاریفی ژنەکەی و گوتی سەبرکە بانگیکەم بیبینە بزانە هەرچی دەڵێم ڕاستە یان نە. سافی چووە دەرەوە ژنەکەی بانگ بکات. سیگارێکم داگیرسان. دوای کەمێک دەرگای ژوورەکە کرایەوە. سافی لە پێشەوە ژنێکی باڵابەرز بە جلوبەرگێکی تەسکەوە بە دوایدا هات نەژوور. ئەو ژن و مێردە دروست وەکو عەرز و ئاسمان وابوون.
سافی دەستی ژنەکەی گرت و لەسەر قەنەفەیەک داینا. ژنە بە نازێکەوە دانیشت و گوتی: زۆر بەخێرهاتی، خۆشی تێنە. بەو چاوە جوان و سەرنجڕاکێشانەی تەماشای من و دەوروبەری خۆی دەکرد. ڕووی بەلای سافی وەرگێڕا و تەماشایەکی دەم و چاو دانی ڕەش و کرم خواردووی کرد. سافی دەتگوت چۆلەکەی و لە ئاو هەڵکێشراوە. سافی دەتگوت چۆلەکەی و لە ئاو هەڵکێشراوە، سەر و قژی ئاڵۆسکا و شەپڕێو. ژنە بۆەوەی مێردەکەی زیاتر شێت بکات دامێنی کراسەکەی زیاتر هەڵکێشا و پووز و بەلەکی دەتگوت کە لەمە و زوقمی لەسەر باریوە دەبریسکانەوە. شەو دوای نان خواردن ژنە کەمانچەی لێدا و گۆرانی گوت: سێ قۆڵی چەند پەرداخێکمان شەراب نۆش کرد. سافی مەست بوو دەیگوت: ئەو ژنەم فریشتەیە، هەرچەندە جارجار بە پێڵاوە پاژنەدارەکانی لێم دەدا وەلێ زەرەری نییە و تووڕە نابوو. لە دوای 2 مانگ ڕۆژێک سافی خۆی کرد بە ژوورەکەمدا بە سەرسەرمەوە ڕاوەستا و گوتی: لە حاڵێکی خراپدام، نازانم چ بکەم. چەند ڕۆژ بوو ژنەکەم شەڕی لەگەڵ دەکردم و پێی دەگوتم مردەلۆخ. هەموو ڕۆژێ دارکاری دەکردم. ئیدی بەرگەم نەگرت و تووڕە بووم و بەسرم داقی ڕاند. بەسە ئیدی خۆ من منداڵ نیم. هێندەی دیکە تووڕە بوو بەجێی هێشتم. پەشیمان بوومەوە و زۆر گریام وەڵامم بۆ نارد. هەموو ڕۆژێ دارکاریم کە و وەرەوە. جوابی نەدامەوە. بەبێ ئەو ناتوانم بژیم. تۆ بی تو خودا یارمەتیم بدە، چارەم چییە؟ بۆی پێکەنینم نێت دەستم بەدەمەوە گرت. سافی دەستی بۆ گیرفانی برد و شتێکی دەرهێنا. لە پێشەوە ترسام وام زانی دەمانچەیە. دوای دیتم یەک تاکە پێڵاوی مەخمەری ڕەشی پاژنەدارە. سافی پێڵاوەکەی پیشاندام و گوتی: بەو پێڵاوە لی دەدام. هەر بەو پێڵاوە دیتت؟ ئەو پێڵاوە ژیانی منە. هەر کاتێک شەڵپەشەڵپی لە پشت و سەر و گوێلاکم دێت، خوێن لە دەمارەکانمدا دەکەوێتە جوڵە و 15 ساڵ گەنج دەبمەوە. ئاهێکی قوڵی هەڵکێشا و گوتی: ئێستا 1 حەوتەیە هێندە بێحاڵ و پەرێشانم. ئەگەر تا 3 ڕۆژی دیکە نێتەوە و بەو پێڵاوە لێم نەدات، لە جێگادا دەکەوم و ڕەنگە بشمرم. برادەری دڵسۆز، تکا دەکەم یارمەتیم بدە، بەڵکو ڕزگارم دەکەی. چیرۆکی چوارەم سەرەتا دەبێ کەرەکان لە نێو بەرین. کاتێک فەرمانداری شارەکەمان گۆڕا، هەموو خەڵک لە خۆشیان شاگەشکە بووبوون. هۆیەکەشی ئەوە بوو کە فەرماندار دەیویست سەکۆی بەردەرگای ماڵ و دوکانەکان تێک بدات. هەرچەند پێم دەگوت جەنابی فەرماندار ئەو سەکۆیانە بۆ سواربوون و دابەزینی وڵاغ کەڵکیان لێوەردەگرین و ناتوانین بەبێ سەکۆ سواری وڵاغ بین. نەیبیست ئەلحەمدولیلا لە شارەکەمان ڕۆیشت و فریانەکەوت سەکۆکانمان بڕوخێنێ. ئەو فەرماندارەی ئێستا هەموو شتێکی لەوی پێش و جیایە. ڕووخۆش، گەنج، خوێندەوار بنیادەم هەر حەز دەکات لەگەڵی دانیشێ و گوێ بۆ قسەکانی ڕاگرێ. ڕۆژی یەکەم کە هات کاری خۆی نیشاندا. فەرماندارەکانی پێشوو کە داهاتن دەبوو هەمومان بچینە خزمەتیان و کڕنووشیان بۆ ببین. بەڵام ئەوەیان لێ نەگەڕا مامورانی دەوڵەت بێنە لای منی لەگەڵ خۆی برد و چوینە سەردانی هەموو دایرەکان و تەنانەت بۆ دیدەنی ڕیشسپی و پیاماقوڵانی ناوشاریش چوین. ئەو کارەی فەرمانداری تازە لە ناوشاردا دەنگێکی سەیریدایەوە. هەر کەس شتێکی دەگوت. ئەو کابرایە کە دێتە دیدەنی ئێمە بێدەلیل نییە. بێشک ئەو ماستە مویەکی تێدا. حتمەن ئەویش لە بەرتیل خۆرەکانە. خودا بۆ خۆی ڕەحممان پێ بکات. ڕۆژی سێهەم تەواوی مامورانی دایرەکان و ڕیش سپیانی شاری کۆ کردەوە. لە دوای چاو قاوە خواردنەوە فەرماندار دەستی بە قسە کرد. چونکە باوکم کارمەندی دەوڵەت بوو، من تەواوی ئەنادۆڵ شارەزام و لە کاروباری ئەو ناوچانە ئاگاداریەکی باشم هەیە. لە داهاتی شارەکان باری کۆمەڵایەتی تەنانەت لە داهاتی سەروەتمەندەکانی ئەم ناوچەیە تەواو ئاگادارم. مەسەلەن شاری ئێوە بەکەر بەخێوکردن بەناوبانگە. دانیشتوان هەموو تەماشای یەکتریان کرد. بە ئیشارە لە یەکتریان دەپرسی مەبەستی چییە؟ تۆ بڵێ پلارمان تێگرێ.
فەرماندار درێژەی پێدا و گوتی کاتێک بە ترومبێل هاتم بۆ ئێرە بە درێژایی ڕێگا لە جیاتی ڕانەمەڕ کۆمەڵە وڵاغی 100 و 200 خەریکی لەوە ڕان بوون. پێم سەیر بوو لە هەمووی خراپتر هێندێکیان لە ناوەڕاستی جادەکە لێی وەرکەوت بوون. ترومبێلەکەمان ناچار بوو هەرچەند کیلۆمێترێک و جارێک ڕاوەستێ تا وڵاغەکان هەڵدەستن. ڕێگای 2 سەعات بەهۆی ئەو کەرانەوە بە 5 سەعات تەواو بوو. فەهمی بەگ یەکێک لە بازرگانە گەورەکانی شار لە قسەکانی فەرماندار زۆر ناڕەحەت بوو گوتی جەنابی فەرماندار مەبەستان لەم قسانە چییە؟ فەرماندار هیچ بایەخی بە قسەی فەهمی بەگ نەدا و لەسەر قسەی خۆی ڕۆیشت. شۆفێری ترومبێلەکە لە پەنجەرەوە سەری دەردەهێنا و هاواری لێ دەکردن وەلێ مەگەرکەرەکان گوێیان دەدایە. لە ناوەڕاستی جادە چوارپەلیان لێ هاویشت بوو. شۆفێر هۆڕینی بۆ لێدەدان و کەرەکانیش زەڕە زەڕیان دەکرد و جوابی هۆڕینەکەیان دەدایەوە. نەفەرەکان ناچار دەبوون دابەزن و کەرەکان لەسەر جادە وەلاخەن. ئیمامی مزگەوت دەستێکی بەڕیشی داهێنا و گوتی جەنابی فەرماندار هێندە لەبارەی کەرەوە دەدوێی مەبەستت چییە؟ فەرماندار گوێی نەدایە قسەی ئیمامیش و لەسەری ڕۆیشت. بە نەزەری من وڵاغەکان تاوانیان نییە. عادەتیان وایە لەسەر زەوی بگەوزن بەڵام چۆپانەکان دەبێ ئاگاداریان بکەن. خاوەنەکانیان نابێ لێگەڕێن وڵاغەکانیان بچنە سەر جادە. خۆباسی جادەی ناوبازار و کۆڵانەکان هەر ناکرێ. من نازانم ئەو هەموو سەکۆیانە بۆچی دروست کراون. بەردەمی هەر ماڵ و دوکانێک سەکۆیەکی بەردی لێ. منزەڕەیان زۆر دزێوە. ئەوانە لا دەبین من زۆر نەخشەی جوانم بۆ شارەکەتان کێشاوە. لابردنی ئەو سەکۆیانە هەوڵکاری نەخشەکەی منە. دەمەوێ هەر ئەو ڕۆ تەواوی سەکۆیەکان لابرێن. دەنگ لە کەسەوە نەهات. فەرماندار قسەکانی تەواو کرد لە کاتی ئێستاندا بەڕێوەبەری شارەوانی گوتی نازانم بۆچی ئەو فەرماندارانە هەر کە گەیشتنە ئێرە باسی ئەو سەکۆیانە دەکەن. کەسێک نەبوو بڵێ چ کارت بە سەکۆی ئێمەیە. ئیمامیش لە بەرخۆیەوە گوتی گوێی مەدەنێ ئەوانەی پێشوو نەیانتوانی سەکۆکانمان بڕوخێنن ئەمیش ناتوانێ. خەڵک هێندە سوور بوون لەسەر هێشتنەوەی سەکۆیەکان نەیان دەهێشت هیچ کەس دەستیان لێ بدات. لەو لاشەوە فەرماندار لە هەوڵ و کۆششدا بوو بۆ پەیداکردنی قۆنتەراتچیەک تا دروستکردنی جادە و لابردنی سەکۆیەکانی پێ بسپێرێ. بەڵام هەرچەندی کرد قۆنتەراتچی دەست نەکەوت. کێ جورئەتی ئەوەی دەکرد دەست بۆ سەکۆیەک درێژ بکات؟ هەر کەسێک ئەو کارەی وەستۆ گرتبا نەدەبوو جارێکی دی لەو شارە دابنیشێ. فەرماندار قۆنتەراتچیەکانی ئەوێ هیوا بڕاو بوو. چوو لە شارێکی دیکە قۆنتەراتچیەکی پەیدا کرد و لەگەڵی ڕێککەوت کە لە پێش جەژنی کۆماریدا جادەکان تەواو بکات و پارەکەی وەربگرێ. قۆنتەراتچی ئەسباب و شمەکی هێنا و دەستی کرد بە سەکۆ هەڵقەندن و جادە دروستکردن. وەلێ هەرچی ئەو بە ڕۆژ دروستی دەکرد خەڵک بە شەو هەڵیان دەوەشاندەوە. هێشتا 15 ڕۆژ تێنەپەڕی بوون. قۆنتەراتچی چووە لای فەرماندار و پێی گوت جەنابی فەرماندار باوکیان لە گۆڕ هێنامە دەر. حاڵ ئاوا بڕوا ئەو جادەیە قەت تەواو نابێت. فەرماندار بە پێکەنینەوە گوتی چی ڕوویداوە؟ چاود لێ ناتوانی کارەکەت تەواو بکەی لە بەهانە دەگەڕی. ناوەڵڵا بیللا بەهانەی چی؟ ئەو جادەیە ئیشی 1 حەوتەیە بۆ من بەڵام لێ ناگەڕێن کارەکەم بکەم ئەزیەتم دەدەن. من بە ڕۆژ سەکۆ دەڕوخێنم و جادە دروست دەکەم کە چی شەوانە خەڵک نەکرد جادەکە خراپ دەکەنەوە بەڵکو سەکۆی گەورەتریش دروست دەکەنەوە. ئیدی بێزار بووم ناتوانم تەواوی کەم. ئەوەی تا ئێستا خەرجم کردووە بە جەهەنەم وەلێ تکا دەکەم بەڵێنەکەم هەڵوەشێنەوە. فەرماندار زۆر تووڕە بوو دووبارە مامور و پیاماقوڵانی شاری کۆ کردەوە و پێیگوتن منەو جادەیە لە بەرخاتری خۆم دروست ناکەم. ئەگەر دەتانەوێ زستانان تا ئەژنۆ بچنە قوڕ و چڵپاوەوە و هاوینان تەپ و تۆز هەڵمژن جادە دروست ناکەی. دیسان دەنگ لە کەسەوە نەهات. فەرماندار درێژەی دایە وەرن پیاوی باش بن بە یارمەتی هەموو لایەک کارەکە جێبەجێ بکەین. دوای بڵاوەکردن فەرماندار بە قۆنتەراتچی گوت کە تازە کەس بەلای ئیشەکەتدا نایەت و بڕۆ دەست پێ بکەوە. بێچارەیە دووبارە لە جادە دروستکردن ڕاچەوە بەڵام هەمان تاس و حەمام. فەرماندار کاسەی سەبری سەرژێر بوو دەستوری دا کە هەرچی بەردی سەکۆکان هەیە بیانشکێن و وردیان بکەن وەلێ
وەلێ کارەکە بە خراپ گەڕا و ئەو جار خەڵکەکە بەردی قۆنتەراتچیەکەیان دەبرد و سەکۆیان پێدروست دەکردەوە. فەرماندار بە قۆنتەراتچی گوت: من زەرەر و زیانی تۆ دەبژێرمەوە، دەست لە کارەکەت هەڵمەگرە، لەمڕۆ بەدواوە چەند ژاندرمەیەک دەکەمە چاودێر. خودی فەرماندار خۆشی بڕیاریدا ئێشکە بگرێت. بە منی گوت: کوڕم بڕۆ بە ماڵەوەتان بڵێ کە شەو نایەمەوە، من لە جێگای ئەوەی بچمەوە ماڵ یەکسەر چوومە لای بەڕێوەبەری شارەوانی و ئیمامی مزگەوت. ئاگادار بن فەرماندار ئەم شەو چەند ژاندرمەیەکی بۆ چاوەدێری داناوە و خۆشی ئێشکە دەگرێت تا کەس بەردەکان نەبات. شەو لەگەڵ فەرماندار لە گۆشەیەکی ناوبازار خۆمان حەشاردا، بە جۆرێک تەواوی ناوبازارمان چاو لێبوو تا بەرەبەیان بێدەنگوەستاین، بەڵام هیچ کەس دیار نەبوو. فەرماندار گوتی: دیارە دەستیان لە ساختەبازی هەڵگرتووە. فەرماندار ماندوو بێتاقەت ببوو، خەریک بوو دنیا ڕووناک دەبوو، گوتی: با بڕۆین. بەرەو فەرمانداری کەوتینە ڕێ. تومەس خەڵکەکە چاوەڕێی ڕۆیشتنی ئێمە بوون. دەمێک بوو بەردیان لە پشتی کەرەکانیان بار کردبوو، ماتڵی ئەوە بوون ئێمە بڕۆین و ئەوان بێن سەکۆ دروست بکەنەوە. من لەو کارە زۆر پەست بووم، لانی کەم شەوێک لێگەڕێن چ دەبێ. فەرماندار لە پێشەوە و من بە دوایدا خەریکی ڕۆیشتن بووین. لە پڕ دەنگی خرمە و تەقەتەقی ناڵی کەرەکان ناوبازاری پڕ کرد. 40-50 وڵا خێدی هێدی کەوتنە ناوبازار. فەرماندار خەریک بوو لە دەرگا بچێتە ژوور، کە گوێی لێبوو پرسی: ئەوە چییە؟ چ قەومە؟ لەوانەیە بوو گواستنەوە بێ قوربان. هەتی و چما لێرە تاریک و ڕوونی بەیانی بوو دەگوازنەوە. هەر کەرە و بەرەو ماڵی خاوەنی ملی پێوەنە کە دەگەیشتنە بەردەرگا خێراد و 3 نەفەر دەهاتنە دەر و دەستیان دەکرد بە جادە هەڵکەندن و سەکۆ دروستکردن. فەرماندار یەکجار تووڕە بوو. کۆمەڵێک جاندرمەی دوای خۆی دا و چووینە بەردەمی ماڵی بەڕێوەبەری شارەوانی. بەڕێوەبەر خەریک بوو، بارەبەردی دادەگرت، سەکۆی دروست دەکرد. فەرماندار بە ژەندرمەکانی گوت: ئەوە بگرن. چەندی گوتی: من بەڕێوەبەری شارەوانیم، کەس گوێی لێ نەگرت. فەرماندار گوتی: پێشکەوە لامەزەب، هەرچی هەی بە نەزەری من تاوانباری، ناپیا و چەند لێم دەپرسی کێ ئەو بەردانە دەبات، دەتگوت نازانم. بەڕێوەبەریان خستە ژێر زەمینەوە و فەرماندار گوتی: قامچیم بۆ بێنن دەبێ بەدەستی خۆم دارکاری بکەم. بەڕێوەبەر گوتی: من لە ئەشرافی ئێرەم و لە ئەنکەڕەش خزمی پایە بڵندم هەن، سبەینێت تێت دەگەێنم. فەرماندار زیاتر تووڕە بوو، گوتی: تۆش و خزمەکانیشت وا لێ دەکەم، لێیدەن لەو بێشەرمە. پێم بڵێ بزانم کێ ئەو بەردانەی بۆ هێنای. نازانم وەڵڵا، ئاگادارنی من ناتوانم لە خۆمەوە کەس تاوانبار بکەم. فەرماندار قامچیەکەی بەرز کردەوە و گوتی: دەڵێی یان دارکاری بکەم؟ جەنابی فەرماندار تکا دەکەم، دەستت داگرە. من لە سەرتاوە پێم نەگوتی دەست لە دروستکردنی جادەکان هەڵگرە، گوێت نەدایە؟ ئێمە بەبێ ئەو سەکۆیانە ناتوانین بژین، دەبێ لە بەردەرگا سەکۆمان هەبێ بۆ سواربوون و دابەزینی وڵاغ. من نازانم ئەو قسەیە چییە، هەمووتان دووبارەی دەکەنەوە. ئەگەر سەکۆ نەبێ ناتوانن سواری کەربن. نەخێر قوربان. ژن و منداڵەکانمان بەبێ سەکۆ ناتوانن سواری وڵاغ بن. فەرماندارەکانی پێش و شەمکاریان دەکرد و کاتێک سەکۆکانیان لا دەبرد و لە کار و کاسبی دەکەوتین، ئیدی ژنان و پیاوان بۆ کڕین و فرۆشتن نەدەهاتنە بازاڕ. هەر لەبەرەوە ناتوانین دەست لەو سەکۆیانە هەڵگرین. جەنابی فەرماندار، ئێمە کارمان بە دروستکردنی جادە نییە، ئەمما سەکۆکانمان دەبێ هەر باقی بن. فەرماندار تازە تێدەگەیشت، تا ئێستا کەسە و نهێنیەی بەو نەگوتبوو. زەردەخەنەیەکی کرد و گوتی: هەستە سەر پێ، ئەگەر پێشتر قسەت کرد با باشتر بوو. تا کاتێک کەرووڵاختان هەبێ نابێت سەکۆکان لابرێن. زۆر ڕاستە سەرەتا دەبێ کەرەکان لە نێو بەرین. گەڕان بە دوای دزدا. چیرۆکی 5. لە پاسێکدا چاوم پێی کەوت، لە ئارەقەدا شەڵاڵ ببوو. لە ماندوێتیان هانکە هانکی بوو. لێم پرسی چ قەوماوە بۆ هێندە ڕات کردووە. مەگەر نازانی چ بەڵایەکم بەسەر هاتووە. نا خێرە ئینشاڵڵا. خێری چی؟ حەیاتم لێبڕاوە هێندەی بە دوای خانوودا بگەڕێم. بۆ دەتەوێ ماڵەکەت بگوازیەوە؟ چ بکەم؟ بۆ هەرجەیەک دەچم دەمدۆزنەوە. نازانم تەکلیفم چییە.
ڕاستی وامزانی کارێکی خراپی کردووە و پۆلیس بە دواوەیەتی سرم بردە بنگوێی و گوتم بڵێ بزانم مەسەلە چییە بەڵکو یارمەتیت بدەم. نەک تۆ خدری زندەش ناتوانێت یارمەتیم بدات. تاوانێکت کردووە نەبابە تاوان بۆ دەکەم. ئەدی چ ڕووی داوە بڵێ بەڵکو بتوانم بشارمەوە. خوددا سایت کەم نەکاوە لێ لە توانای تۆدا نییە. ئاخر پێم بڵێ بزانم چ دەردێکتە. ماڵی منت لە گۆستەپە دیتبوو؟ بەڵێ من ماوەیە کە لەوێ نەماوم. لەبەرچی ئەگەر پێت ناخۆش نەبێ دەڵێم کەریەتیت کردووە کە لەو خانووە گواستوتەتەوە. ماڵەکەی لە گوستەپە زۆر عالی بوو، باخێکی گەورە و خۆشی هەبوو. لەسەر ئەو حاڵەشڕا زۆر هەرزان بوو، مانگی 350 لیرە. وەڵامی دامەوە وا دەزانی بەخۆشی خۆم گواستومەتەوە. ئەدی خاوەن ماڵ دەری کردی؟ نەبابە کرێیەکەی زیاد کرد؟ نەخەیر. ئەی بۆ گواستەوە؟ مەسەلەکە دوور و درێژە. هاوینی ڕابردوو شەوێک دزاتنە سەرمان، چوومە پۆلیسخانە و ڕامگەیاند. گوتیان ناوی دزەکە دەزانی؟ گوتم لەکوێ دەیزانم، خۆنانم لەگەڵ نەخواردووە. چەند ماموریەک هاتن و لە دەرگای حەوشەوە تا ژووری نووستنیان تەماشا کرد. دوای چەند سەعات لێکۆڵینەوە یەک لە مامورەکان بەلوود بڵندیەوە گوتی بە تەواوی نیشانەکانی دزەکەم پەیدا کرد و بە زوویی دەستگیری دەکەین. پرسییم دەکرێت بۆ منیشی ڕوونبکەنەوە تا منیش بیناسم؟ وەڵامی دامەوە بەڵێ دزەکە سیگار کێشە، ڕۆژی 4-5 پاکەت سیگار دەکێشێ. لەو ناو نیشانە زۆر سرم سوورما. بەڕاستی وەش و زیرەکی ئەو مامورە جێگای ڕێز لێگرتنە. چ زوو دزەکەی ناسی. پرسییم چۆن زانیتان دزەکە سیگار دەکێشێ؟ مامورەکە ژێر سیگارێک کە لە سەرمێزی ژوورەکەی من بوو و 10-15 قونچکە سیگاری تێدا بوو پیشانی دام و گوتی ئەوە تا نیشانە لەوە باشتر؟ زەردەخەنەیەکم کرد و مامورەکە زیاتر درێژەی پێدا و گوتی دزەکە باڵاشی کورتە. ئەوەتان چۆن زانی؟ ویستویەتی شتی سەر ئەو دۆڵابەدا بگرێ، نەیتوانیوە و کورسی داناوە چوەتە سەری. بەڕاستی هۆش و زیرەکی دەوێت تا بنیادم ئەو شتانە بزانێ. مامور دیسان نیشانەی دیکەی ئاشکرا دەکردن. زۆریش چا دەخواتەوە، حەزیشی لە خوێندنەوەی و زمانی بێگانش دەزانێ. ژمارەی پێڵاوەکەشی 38 بووە. اینجا کەوتە باسکردنی باری دەرونی دزەکە و گوتی پیاوێکی زۆر بێتەرتیبە، هیچ گوێ ناداتە پاک و ژنەکەم خێرا تێگەیشت و بەگاڵتە پێکردنەوە گوتی جەناب تۆ 1 ساعت باسی کردار و ئەخلاقی مێردەکەم دەکەی. شەوی دواتر دیسان دزهاتەوە سەرمان و پۆلیسم ئاگادار کرد. ئەمجارەش لێیان پرسییم دزەکەت ناسی؟ نەخێر. لەکوێ دەیناسم؟ شکت لەکێیە؟ ئەو جارە کارەکە ڕەگی پەیدا کرد من شکم لە هەموو کەس بوو، بەڵام چۆن دەکرێ وا بڵێم. ناچار بێدەنگ بووم. سەر پۆلیس گوتی کاتێ تۆ دزەکە نەناسی چۆن دەتوانین دەستگیری بکەین؟ یەکێک لە مامورەکان گوتی ناکا ئەو دزی لێکردنت نەخشەیەک بێت. یانی چی؟ نەخشەی چی؟ مەسەلەن ماڵی کەسێکت لابێت و بتەوێ بەم هۆقەبازیە بیخۆی. کار گەیشتە جێگایەک خەریک بوژنەکەم باوەڕ بکات و گومانم بخات سەر. بە هەر حاڵ دەست لە لاقان درێژتر گەڕاینەوە ماڵ. دوای حوتەیەکی دی سەر لە نوێ دزاتنەوە سەرمان دیسان بە پۆلیسخانەمان ڕاگەیاند. ئەم جار هیچیان لێ نەپرسین، بەڵام سەرۆکی پۆلیسخانە بە تووڕەیی گوتی بۆ دز تەنها دێنە ماڵی ئێوە. چوزانم قوربان مەگەر نەتبیستووە بەرد هەمیشە دەگیرێتە دەرگای داخراو. لە دوای ئەو کاتەوە حوتەی دووسێ کە ڕەت دز دەهاتە سەرمان. وای لێهات لەگەڵ حاڵەکە ڕاهاتین. ئەگەر ڕۆژێک لە خەو هەستا باین و زانی بامان شەو دز نەهاتووە گەلێک ناڕەحەت دەبووین. هێندەی دز بێتە سەرمان و بچمە پۆلیسخانە لەگەڵ تەواوی مامورانی پۆلیس بوومە ئاشنا. ئەوەندەیان دزی لێکردین هیچ شتێکی بە کەڵک لە ماڵەکەماندا نەما. ماوەیەک بەسەرچوو دز نەهاتنە سەرمان. شەوێک بە توندی لە دەرگایاندا لە خەو ڕاپەڕیم ڕام کرد دەرگام کردەوە. پۆلیسێک لە بەردەرگا وەکو مژدەیەکی خۆشی پێبێت گوتی تا پۆلیسخانە تەشریف بێنە. ماڵ و منداڵ زۆر ترسان لەوەی بەو نیوەشەوە بانگیان کردم ئەگەر بڵێم منیش نەترسام درۆیە. چوومە پۆلیسخانە لە ژووری سەرۆکی پۆلیس 8 نەفەری ملەستور و سمێڵ بابڕ دانیشت بوون. سەرۆک دەستی بۆ 8 نەفەرەکە ڕاداشت و گوتی ئەوانە دزەکانن. نازانم. دەتۆ بڕۆوە ماڵ. بەری بەیانی بوو دیسان دەرگایان کوتایەوە. پۆلیسێک بوو گوتی فەرموو بۆ پۆلیسخانە. 5 نەفەری دیکەیان پیشاندام حاشام لەوانیش کرد. ئێستا کە لە دەستی دزەکان ڕزگارمان بووە پۆلیس دەستم لە یەخە ناکەنەوە.
لە هاتوچۆی ناوەختیان خەریکە شەق دەبم. ڕۆژێک بە سەرۆکی پۆلیسخانەم گوت: جەناب من شکایەتم لە کەس نییە. سەرۆکی پۆلیسخانە لەو قسەیە ناڕەحەت بوو، گوتی: ئاغا ئێمە لە بەرخاتری تۆ هێندە خۆمان ماندوو دەکەین. مەمنونتانم بەڵام شکایەتم نییە. تۆ شکایەتت ببێ یانا ئێمە هەردەبێ ئەو دزانە بگرین. لەو ڕۆژە بە دواوە منیان داوا نەکردەوە بۆ پۆلیسخانە، بەڵام هەموو ڕۆژێ بەیانی نیوەڕۆ و ئێوارە پۆلیس چەند نەفەری دەهێنایە ماڵی من و دەیان پرسی ئەوانە دزەکان بوون. دیتم دەستم لێ هەڵناگرن. ڕۆژێک گوتم: با بە شتەکانی ئێمەیان هێناوەتەوە. سەرۆکی پۆلیسخانە زۆر بە تووڕەیەوە گوتی: ئەگەر وایە بۆچی شتەکانت نەهێناوەتە ئێرە؟ ڕەسمیان لەبەر هەڵگرین، بەسەر چاو دەیانهێنم. بریا زمانم لاڵ بوو بایە و ئەو قسەیەم لە دەم دەرنەهات بە ڕۆژی 5-6 کەڕەت یان تەلەفۆن دەکرا یان مامور دەهات کە خێرا شتەکان بەرمە پۆلیسخانە. بۆ ئەوەی درۆیەکەم داپۆشم درۆیەکی گەورەترم کرد. ڕاستی هیچ شتێکمان لێ نەدزراوە. سەرۆکی پۆلیسخانە هێندە تووڕە بوو، باس ناکرێ. گوتی: دیارە گاڵتەت بە دایرەی پۆلیس کردووە. دەستوریدا لەمڕۆ بەدواوە بمخەنەژێر چاوەدێری پۆلیسەوە. چاوەدێری پۆلیس دەستی پێ کرد. ڕۆژی چەندان جار بە بەردەمی ماڵەکەمدا داهاتن و دەچوون. تەماشام کرد تازە ناتوانم لەو خانووە بمێنم بۆ شوێن ونکردن. چووم لە خواری شار خانوویەکی چکۆڵەم مانگی بە 500 دیرە بەکرێ گرت. 1-2 مانگ بە ڕاحەتی دانیشتین. شەوێک لە دەرگایاندا دەبینم دیسان پۆلیس دزێکی هێناوە پیشانی دام و پرسی: ئەو دزە بوو؟ زانیم کە ڕێگای ئێرەشیان پێزانی لەوێش گواستنەوە. خلاصە سەرنێشێنم لە ماوەی ساڵێکدا 6 دانە جێگام گۆڕی. هەر ڕۆژەی دەچوومە گەڕێکێکی شار، بەڵام مانگێکم تەواو نەدەکرد دەیان دۆزیمەوە. ئێستا بە دوای خانوویەکی دیکەدا دەگەڕێم، تکا دەکەم چارەیەکم بکە. تەماشام کرد بار و هەقیەتی و مستحقی یارمەتیدانە. سرم لێ نزیک کردەوە گوتم: ئەگەر دەتەوێت بۆ هەتایە ڕاحەت بی چاکتر وایە لەو مەملەکەتە بڕۆی. چیرۆکی حەوتەم کەس بە مافی خۆی ڕازی نییە. چی جارێ چوو بێتمە نووسینگەی برادەرەکەم تەماشام کردووە بەسەر بەردەستەکەیدا هاتوو هاواریەتی. ئیشوکاری مەحموود پاکردنەوەی نووسینگەکە و کڕینی شتومەکی ناوماڵ بوو. پیاوێکی بە ئەدەب و ئیتر نازانم بۆچی بە ڕێکوپێکی ئەنجامی نەدەدا. دەبوایە ڕووخۆش بوو. ئیشوکارەکەشی ئەوەندە گران نەبوو. پاشان ژوورەکانی گزک بدایە و مێز و ئەسکەمبیلەکانی بەیانیان ڕۆژنامەی لە لای ڕۆژنامە فرۆشەکە بهێنابایە و پاکش بکردبایەتەوە. نیوەڕوانیش بچووبایەوە و نیوەڕۆژەی بەهاتبایە. ئیشە گرانەکەی مەحموود تەنها ئەوە بوو دۆسیە بۆ کۆمپانیا گەورەکان بات، پاشی ئیمزاکردنیان بیانی هێنابایەتەوە. ئیتر ئەم کارانەی ئەنجام نەدەدا. ناشتوانین بڵین بەدەستی ئەنقەس یا بەنیازی خراپ ئەنجامی نەدەدا. لە ڕاستیدا کەمێنە شارەزا و گێل بوو. بەپێی بەرنامەی برادەرەکەم دەبوایە مەحموود هەموو ڕۆژێ سەر لە بەیانی ڕۆژنامەکەی لەسەر مێزی نووسینگەکە دابنایە. کەچی مەحموود ئەمەی نەدەکرد. ئەی کوا ڕۆژنامەکە بمبورە لە بیرم کرد. یەڵڵا بڕۆ زوو ڕۆژنامەکە بکڕە و بیهێنەوە. وەکو ئەوەی مەحموود واتایی بڕۆ نەزانێ لەسەر خۆ و هێدی دەکەوتە ڕێ. ڕۆژنامە فرۆشەکەش هەردوو 300 هەنگاو دوور بوو، بەڵام مەحموود بەلای کەمەوە 20 دەقیقەی پێدەچوو. ئەو جاش ڕۆژنامەیەکی دیکەی دەهێنا. برادەرەکەم تووڕە دەبوو من کام ڕۆژنامەم وت. مەحموود بە خوێن ساردیەکە وەڵامی دەدایەوە: بمبورە لە بیرم چوو. کوڕەخۆ تۆ منت بەداخەوە کوشتووە، بابمت لە گۆڕ دەرهێناوە، بڕۆ ڕۆژنامەکە بگۆڕە. مەحموود دیسان بە لۆژەلۆژ بەڕێ دەکەوت. پاش ماوەیە مەحموود بە 2 ڕۆژنامەوە دەگەڕایەوە. ڕۆڵە ئاخر من کەیوتم 2 ڕۆژنامە بهێنە. بمبورە لە بیرم چوو، هەر ئێستا دەچم و دەیدەمەوە. بە کورتی دنیا ئاوی باد مەحموود گوێی لێ نییە هەرگیز شارەزای ئیش و کارەکەی خۆی نابێت. بۆ وێنە کە سەبەتە پڕ لە کاغزە هێشتا فڕێنە دراوە. برادەرەکەم دەچێتە سەر کورسیەکەی تەماشا دەکات. بمبورە لە بیرم چوو. مەحموود دیسان سەبەتەکەت بەتاڵ نەکردووە. کوڕە تۆ بۆ وەندە گوێلی؟ بۆچی پاش گسکلێدان سەرمێزەکە ناسڕیتەوە؟ بمبورە لە بیرم چوو. وەرە بە زووترین کات ئەم دۆسیانە بەرە با لە کۆمپانیا ئیمزای بکەن، خۆشت زوو بگەڕێەوە. مەحموود دۆسیەکانی هەڵدەگرێت، بەڵام ڕوخساری برادەرەکەم لی دەپرسێ. وێستگەی پاسەکانی بەردەم نەخۆشخانە دەناسی؟ لەم جۆرە پرسیارانەدا مەحموود یا چووک یا بەئا وەڵام دەداتەوە.
هەموو ڕۆژێ ئەم ناونیشانەی بۆ دووبارە دەکاتەوە کەچی بە هەڵە سوارپاسێکی دیکە دەبوو. برادەرەکەم دەیوت بۆ کوێ دەڕۆی؟ دۆسیەکان بۆ ئیمزاکردن دەبم، بمبورە لە بیرم چوو. ئەیکوا دۆسیەکان؟ مەحموود دەگەڕێتەوە، دۆسیەکان لەسەر مێزەکە هەڵدەگرێت و دووبارە وەک جاری جاران سوارپاسێکی دیکە دەبێت. لە شولارێکی ناڕێکیە بووە شایانی گاڵتە پێکردن بوو. بەیانیەکی زوو سرم لە برادەرەکەمدا تەماشا دەکەم، زۆر تووڕێە وتم بۆ ئەوەندە خۆت دڵتەنگ دەکەیت؟ زۆری نەماوە وەک مۆم بتوێیتەوە و لە ناو بچیت، دەری بکە و خۆت لەو سەرێشەیە ڕزگار بکە. ناکرێت دەری بکەم. بۆچی؟ چونکە من مانگی تەنها 180 لیرە بە مەحموود دەدەم. هیچ کەسێک ئامادە نییە بەم پارەیە بۆ من کار بکات. جاخۆ ئەم کار ناکات. قیرسیا لەو 100 لیرەیە بکە و پیاوێکی وریاتر بێنە، پارەی زیاتر بدەرێ. برادەرەکەم وتی ئەوانەی کە لە پێش مەحموود کاریان بۆ دەکردم زۆر لەم خراپتر بوون. زیان دەکرد، درۆیان دەکرد، بەس نییە مەحموود ئەم ڕەفتارانەی نییە و نایانزانێ. اینجا برادەرەکە ماواری کرد مەحموود لەسەر خۆ هاتە ژوورەوە. چی فەرمانێکت هەیە؟ کوار ڕۆژنامەکە؟ بمبورە لە بیرم چوو. دەی خێراکە. ئاشکرایە دیسان مەحموود ڕۆژنامە کڕینی لە بیر چووە. بۆ ماوەیەکی کورت چوومە ئەستەمبوڵ. کاتێک کە گەڕامەوە بۆ لای برادەرەکەم چووم، تەماشا دەکەم مەحموود دیار نییە. پرسییم ئەی مەحموود لەکوێیە؟ با بڕوات دەرم کرد، خەریک بوو بەدەستیەوە شێت بم. ئەم کارت بۆچی کرد؟ برادەرەکەم تووڕە بوو. ئەی تۆ نەتدەوت دەری بکە کەچی ئێستا دڵ بۆی دەسووتێ؟ بەژن و باڵا و جوڵانەوەی مەحموودم بیر هاتەوە کاتێک کە دەیوت بمبورە لە بیرم چوو. پێکەنینم هات و پرسییم ئەی ئەمەیان چۆنە؟ لەو باشترە؟ نەوەڵڵا لەو خراپترە، بەڵام کاروباری ناو نووسینگەکەی ڕێخستووە. سرم لەم قسانە سوورما. پرسییم چۆن؟ ئەم کە لە مەحموود خراپترە ئیتر چۆن ئیش و کاری نووسینگەکەی باشتر کردووە؟ ئاخر هێشتا هەر مەحموود ئیش و کارەکان دەکات. ئەم جارە من تووڕە بووم. ئەرێ تۆ ڕێنە دەکەیت لەلایەک مەحمودت؟ برادەرەکەم دایە قاقای پێکەنین وتی تەماشاکە وا هات. ڕاستی فەرموو. مەحموود ڕۆژنامەکەی هێنا. برادەرەکەم بە مەحموودی وت ڕۆڵە گیان، تۆ کە لێرە نەماوی ئیتر بۆچی هەموو ڕۆژێک دەیت؟ مەحموود بە سستیەکەوە وتی ئارەزووی خۆتانە، من هەمیشە خزمەتکاری ئێوە. ڕۆژنامەکەی کە لەسەر مێزەکە دانا و دەستی بە پاککردنەوەی پەنجەرەکان کرد. برادەرەکەم تەماشایەکی کردم و پێکەنی. مەحموود هیچ کاتێ بە بیرتانایەت کە من دەرم کردووە. وەک جاران تا نیوەڕۆ خۆی خەریک دەکات. نیوەڕۆژەم بۆ دەهێنێت و دۆسیەکانم بۆ ئیمزاکردن دەبات. دیسان سواری پاسێکی دیکە دەبێت. نەبا بێستا هەموو کارەکان بە جوانی ئەنجام دەدا. هەر کاتێ ماوەی دەستکەوێت ڕێڕەوەکانیش پاک دەکاتەوە. زۆر سەیرە. کاتێک کە لێرە بوو هەموو کارێکی بە هەڵە دەکرد. ئێستا کە دەرکراوە بە تەواوی دەیان کات. لەمەش خۆشتر ئەوەیە لە جێیەکی تر دامەزراوە لە باتیەوەی کاری ئەو کابرایە بکات بۆ ئێرە دێت. بە برادەرەکەمم وت کەواتە بیگەڕێنەوە. پێکەنی وتی ئەو جا دەترسم لە من مانگانەوە بگرێت و بۆ ئەو کار بکات. هەردووکمان بە دەنگێکی بەرز دامانە قاقای پێکەنین. بەڕاست تۆ پیاوی وەک مەحموودت دیوە؟ نازانم بۆچی لەم دنیاەدا کەس لە کارەکەی خۆی ڕازی نییە. هەر هەموو چاویان لە کار و ژن و ناموس و پلەپایەی خەڵکی ترە. ئەگەر بۆ ماوەی ڕۆژێک ئەو پلەپایەمان لێوەربگرنەوە، ڕەنگە ئەو جا وریابینەوە و بڵێین بەخوا کارێکی باشمان لە دەست خۆماندا. ئەم کاتەش ئامادەین بە خۆڕایی کار بکەین. بەڵام ئایا دەگەڕێینەوە دۆخی جارانمان؟ لێرەدا هاتینە کۆتایی کۆمەڵە چیرۆکنووس عەزیز نەسین لە ژێرناوی کام حیزب سەردەکەوێ لە وەرگێڕانی کاوە فیدە.